قوڵتر لە ماناکانی تێکستەکە ئاوێتەی پاییزمان دەکات. تەنانەت توانی پیاڵە و کورسی و چا بە فەلسەفە و واتە و ڕۆمانسیەتەوە لە نێو ئاوازێکی کوردیدا جێبکاتەوە. جامی لێوت فرو بێنە بۆ سەر لێوم بۆ نازانی چەند تینوم و چەند پەشێوم جامی لێوت فرو بێنە بۆ سەر لێوم. شێرکۆ تاڵیب پادشای هەستەکان ئەو بە هونەر و بە تێکەڵ کێشکردنی و شەواتادارەکان بە میوزیکێکی ڕۆحانی بانگێشتی دنیای ڕۆحمان دەکات تا لەوێ بەدەنگێکی نەرم و خەمڕەوێن پێمان بڵێ ئای چەند هەستێکی جوانە گەڕانەوە بۆ منداڵی. عمری بەسەر چوون تازە جوانی دڵی نادەتەوە سەری شوشەی بادە نەبێ چ دەرگایە چریکەی شێرکۆ بانگێکا بۆ هاواری ئیشق ئەو پەروەردەی میوزیکێکی سیحراویە کە هەزاران گەنج و کوڕ و کچی شەیدەی گۆرانی و دەنگە پڕهەستەکەی خۆی کردووە. شێرکۆ تاڵیب توانیوێتی پیاڵە و کورسی و چا بەدەم فەلسەفە و واتە و ڕۆمانسیەتەوە لە نێو ئاوازێکی کوردیدا جێبکاتەوە. خوا بێداوی جوانیت هەیە لێم بپرسن خوا پێداوان تۆی لێ دەرچێ ئێسک قورسن خوا پێداوی جوانیت هەیە لێم بپرسن. زۆر کە من ئەوانەی بێسڵەمینەوە خۆیان بەم دەریا قوڵەی هونەردا دەدەن بێ ئەوەی لە نێو ئاوازەکاندا گیانی هونەرمەندیان بسپێرن. بەڵام کەس وەک شێرکۆ نەیتوانی پێی بە ئەی ئەو کچەی پاییزانیش بەرگت سەوزەی نامەیەکی پاییزدا بەرێت و لە ئاوازێکی سەوزدا لە نێو گەڵا ڕێزانی گۆرانی کوردیدا بە دەنگێکی فلات و بێخۆ سەغڵەتکردن و هاوارکردن بە گوێماندا بخوێنێ و قوڵتر لە ماناکانی تێکستەکە ئاوێتەی پاییزمان بکات. تەنانەت توانیوێتی دیوێکی مەرگ دۆستی ناو تێکستەکەش بگۆڕێت و هێندەی تر ژیان سەوزتر بکات لە نێو ئاوازێکی کوردیدا. ئەویش بە گۆڕینی و شێر لە ناودێڕێک لە تێکستەکەدا ئەگەر هاتوو بیستت خۆم کوشت بە گۆڕینی بۆ ئەگەر هاتوو لە گۆ کەوتم. ئەیە و کچەی پاییزانیش بەرگت سەوزە و گوڵی تەڕ ئەدەی لە سارێ خەومە بینە قۆڵ و باسکم شتێنێ بێ بۆ کەمارێ. ئەیە و کچەی پاییزانیش بەرگت سەوزە و گوڵی تەڕ ئەدەی لە سارێ خەومە بینە قۆڵ و باسکم شتێنێ بێ بۆ کەمارێ. تۆ نەدیوە چۆن ئاگری سپی پیری بەربووەتە تاڵی سرم زۆرە ترسم دارستانی قژی ڕەشێ بگرێتەوە. ئەم گۆڕانکاریە لە تێکست هێندەی تر جوانی و سەلیقەی شێرکۆ لە هەڵبژارنی تێکستی نایابی گۆرانی ڕوونتر دەکاتەوە کە بە چ شێوەیەک مامەڵە لەگەڵ تەواوی گوشەکانی نێو تێکستەکە دەکات کە هەر ئەمەشە وای کردووە بگاتە پلەیەکی زۆر باشی نێودەنگە کوردانەکان. شێرکۆ تاڵیب یەکێکە لە گۆرانی بێژە دیارەکانی کوردستان و شاری ڕۆشنبیری. لە ساڵی 1970 لە شاری سلێمانی لەدایک بووە و هەر لە منداڵیەوە ئارەزووی لە هونەری میوزیک هەبووە. ساڵانێکی زۆرە کاری هونەری دەکات و چەندان ئەلبومی گۆرانی و ڤیدیۆکلیپی تایبەت بەخۆی هەیە. ماوەیەکی زۆرە لە کاری هونەری دابڕاوە و بەرهەمی نوێی نییە. جەکانم دەچڵی وشک و برنگن گەر ببنە شانەی سەرێت